بە هیچ شێوازێک جارێکی تر بانکی ناوەندی لە پێناو خەڵکە لە پێناو حکوومەتە لە پێناوی سیاسەتی نەختی و سیاسەتی مالی لە وڵاتەکەیە جارێکی تر زۆر قورسە لەم فترانەیە ببینینەوە دۆلار بگەڕێتەوە 120. پەرلەمان ئەتوانێت بڵێ ئەو بڕیارمان نابەکەمکردنەوەی هەرگیز ناتوانێت هەرگیز دەسەڵاتی پەرلەمان نییە تەنانەت تەداخلی سیاسەتی نەختی بکات لە وڵاتەکەیەوەی کە سەدر کردی و ئەوەی سەدرەکان لە پەرلەمانە کردیان تەنها گشتی هاژوهژی سیاسیە و گشتی بۆ سەرنجڕاکێشانی خەڵکە و گشتی مەسەلەی ئەیانەوە بگەن بەڕێکەوتنێکی سیاسی ژەکان بۆ ئەم قەرارنەوەی دادگای فیدراڵی عێراق هەڵەشانەوەی سەر لەبەری یاسای ژمارە 22 ساڵی 2010 پەرلەمانی کوردستانە بۆ نەوت و گاز کە لە 61 ئەم بڕیارە جارێکی تر ئەومان پێڵێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان کە ئەم دانیشتیان کردو ئەو 61 مادە یاساییان دەکردووە هەر هەمووی دژی دەستوری عێراق و دژی حکوومەتی عێراق بۆیە ئەگەین بەچی ئەگەین بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی دوومەرجەکە یەکەمیان ڕادەستکردنی سەرجەم جەڵگە نەوتیەکان و حەق لە نەوتیەکان ئیسیسماراتی نەوت لە هەرێمی کوردستان بە حکوومەتی عێراق و لایەنێکی تر ڕێگە خۆشکردنە یاخود جارێکی تر پابەندکردنەوەی هەرێمی کوردستانە بۆی دەستگای چاودێری عێراق بۆی وەزارەتی مالی لە عێراق بێتەوە هەرێمی کوردستان و بۆی کە کەشفی هەموو حساباتی بکە پێداچوونەوە بە ڕێکەوتنەکان بکە و شێوازی گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا فڕەڕەگەزەکان کە هاتوون ئیسیسماری نەوتەکەن لە وڵاتەکەی ئێمە لە هەرێمی کوردستان هەمووی ڕادستی حکوومەتی عێراق بکاتەوە خەڵکێکی زۆر ئومێدیان بەم بڕیارە یعنی ئەمەش بۆ چێ گەڕێتەوە بەهۆی ئەو دووری حکوومەت سوڵتەی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ خەڵک پێی وایە یعنی حکوومەتی عێراق داگای فیدراڵی هەرچیەکە کات بابیکە بەس دەسەڵات لە دەستی حکوومەتی کوردیوە بەڕێزان ئەمە زۆر خەتەرە ئەمە بڕیارێکە وەک پێشتریژ ئاماژەم پێکرد لە دەستهێنانی 30 ساڵی حکومڕانی و تەجروبەی ئابووریە لە هەرێمی خەڵکی پێی خۆشە لەلایەک ئەگەر بێت و ئەم بڕیارە بۆ حکوومەتی عێراق بۆ دادگای فیدراڵی بچێتە سەر پێیان وایە ڕاستەوخۆ موچیان نەچێتەوە سەر حکوومەتی ناوەند و هەموومانە لە کاتی خۆیان موچاتێ نەخێر هەرگیز نادە خەڵکی چاوە بۆ لەبەر ئەوەی گەورەترین خلاف لە نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەسەر لیستی موچە حکوومەتی هەرێم عێراقی ئەڵێت پێویستە بە پێی نفوسی دانیشتوانی تۆ 650,000 بۆ 700,000 خاتریشی ئەگرێت 700,000 ئەبێ موچە خۆرتە بێ لە هەرێمی کوردستان بەڵام بە پێچانەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ من 1,256,000 کە ئێستا گەشتوتە 1,300,000 چی فەرمانبەرم هەیە لە هەرێمی کوردستان بۆیە هەرگیز حکوومەتی عێراق ناچێتە ژێر ئەو بارەوە موچەی 1,350,000 فەرمانبەر بنێرە بۆ هەرێمی کوردستان ئەمە لایەنێکی تری ئەوەیە ئەو پارەی کە لە وڵاتی عێراق و ڕاستەوخۆ دەستی حکوومەتی عێراقەکە ئەتوانێت بەشی چی ئەکاتە ڕادێت سەرڕای ئەوەشی کە ئێستا تەنیا موچە خۆرانی عێراقی هەرێمی کوردستانی لەگەڵ کە هێشتا تووشی ئازمیزانێت جارێکی تر حکوومەتی عێراق نایەتەوە کێشە و مەشاکیلی 5 ملیۆن هاوڵاتی بکاتەوە سەر شانەوە خۆمان ئەڵێن 5 ملیۆن نازانین نفوسی دانیشتوانی هەرێمی کوردستان بە دەقیقی چەند بەڵام تا ڕادەیەک حکوومەتی عێراق ئەم کێشەی لە خۆی کردووە بۆیە ئەگەر ئەم بڕیارە وە خۆی جێبەجێ بکرێت ئەسڵان ئەو لایەنانەشی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هاتوون کە ڕێکەوتنیان کردووە ئەگرێن بە دادگا هەر ئێستا حکوومەتی عێراق داوای 24 ملیار دلار بۆ 40 ملیار دلار بە تێک ڕاداوای قەرەب بوو ئەکات لەکێ لە وڵاتی تورکیا ئەڵێ تۆ هاتووی بەبێ پرسی وڵاتی تورکیا بەبێ حکوومەتی ناوەند و بەبێ دەسەڵاتی ناوەند هاتووی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ دەستورەکەی ئێمە ئەمە ڕێگە پێنەدراوە خۆ لە ڕاستیە دەقی یاساییژەیە ئەمە معلوماتی من نییە مەسەلەن لایەنی یاسایی بەڵام ئەوەی کە من بە دووەداچوون کردووە سەر لەبەری ئەو بڕیارانەی کە دادگای فیدراڵیاوێتی سەر لەبەری دروست نییە لە بەرامبەریش هەر دەستور ڕێگی یاوە بە هەرێمی کوردستان مەسەلەن ئیسیسمارات بکات لە بەرامبەرە مەسەلەن کڕیار بۆ نەوتەکەی خۆی بدۆزێتەوە لە بەرامبەرە هەنێ عقودات هەیە بیکە بەڵام لەژێر ڕقابەیە لەژێر ڕقابەی حکوومەتی ناوەندیە بەڵام بەگشتی لە ڕابردووە لەبەر لاوازی حکوومەتی ناوەندی ئەمە نەچۆتە سەر بەڵام بە شێوازێک لە شێوازەکان حکوومەت هەرێمیش تا ڕادێک حەقی ئەوەی هەیە مەسەلەن عقود و مەسەلەن کڕیار بۆ نەوتەکانی خۆی بدۆزێتەوە